خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. خۆشەویستانم، جارێکی تریش سەنگی دەخرێتەوە سەر کۆماری ئیسلامی ئێران لە پاش ئەو سەردانەی وەزیری دەرەوەی ئەمریکا کردی بۆ 8 وڵات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریقا. ئێستاشی لەگەڵدا بێت واشنگتن بە نیگەرانیەکی قوڵەوە لە تاران و هەڵوێستەکانی تاران دەڕوانێت. ڕژیمی ئێران پشتیوانی لە تۆریزم دەکات و تونند و تویژی و خوێن ڕێشتن و ئاژاوە هەناردەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. هەر بۆیە دەبێت کۆتاییەک بۆ ئەم شەڕەنگیزیە و خواستە ناوەکیەی ئێراندا بنین. ئێران نەیتوانیوە وابەستەی ڕێکەوتنە ناوەکیەکە بێت. کشانەوەی یەکلایەنەی ئەمریکاش لە ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 کۆمەڵگەی نێونەتەوەیی لەگەڵ ئێراندا مۆری کرد، بووەتە هێنانە ئارای نیگەرانیەکی تر و ئەویش کشانەوەی ئێران خۆیەتی لەو ڕێکەوتنە و دەستکردنەوەیەتی بە پیتانی یۆرانیۆم، بەڵام کۆشکی سپی لەو بڕوایەدا نییە. ئێرانیەکان دەست بە هیچ شتێک ناکەنەوە. ئەگەر دەست پێ دەکەنەوە ئەوە کێشەی گەورەیان دێتە پێش، زۆر گەورەتر لەوانەی پێشتر هەیەن بوو. ئەمەد لە یاد بێت ئەگەر هاتوو دەستیان کردەوە بە بەرنامە ناوەکیەکەیان، ئەوە گرفت و ئاڵۆزی زۆر گەورەتر بۆ خۆیان دروست دەکەن کە پێشتر هەر نیان بینیوە. تەوەری سەرەکی سەردارەکەی ئەم دوایەی مایک پۆمپیۆ بۆ ناوچەکە ئێران و بەرەنگاربوونەوەی هەوڵەکانی ئێران بووە بۆ نانەوەی ئاژاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. سەرۆک ترامپ و خۆیشم بڕوامان وایە بەردەوامی ناکۆکی و کێشەکان لە ناوچەکەدا درێژەی کێشاوە و تەنها نەیار و ڕکابەرەکانمان سوودی لێ دەبین و زیانیش لە بەرژەوەندی هاوبەشەکانمان دەدات لە ناوچەکەدا. وڵاتەکانمان کاری گرنگ دەکەن و کاری گرنگی تریش ماوە تا پێکەوە بیکەین. ئەمریکاش هیوادارە وڵاتانی ئەم ناوچەیە جارێکی تریش سوودەکانی هاوکاریکردن ببینن و هەنگاوی پێویست بنێن بۆ پێکهێنانەوەی یەکگرتووی لە نێوانیاندا. چاوی واشنگتن بۆ باسکردنی سیاسەتی ئەمریکا بەرامبەر ئێران و ڕەوشی ئەو وڵاتە میوانداری دکتۆر ئەحمەد مەجیدیار دەکات. دکتۆر ئەحمەد ئەندامی باڵا و سەرۆکی بەشی کاروباری ئێرانە لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خاوەنی ژمارەیە لێکۆڵینەوەی گرنگە لەسەر ڕەوشی ئێران. دکتۆر ئەحمەد، سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونن لەم بەرنامەیەدا و پرسیاری یەکەمیشم ئەوەیە، وەک خۆشت دەزانی لێرە لە واشنگتن زۆر باس لە ئێران دەکرێت وەک سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران، بەڵام زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان هێشتا استراتیژیەتێکی ڕوونی ئەم بەڕێوەبەرایەتیە بەرامبەر بە ئێران نییە. بەڕای تۆ ئەمە ڕاستە؟ وەک ئەوەی لە وتارەکەی وەزیری دەرەوەدا بینیمان بۆ دڵنیاکردنەوەی هاوپەیمانەکانی ناوچەکە بوو لە کاتێکدا بەڕێوەبەرایەتی بڕیاری کشانەوەی داوە لە سووریادا. بەو مانایی ئەمریکا دەستبەرداری هاوپەیمانەکانی نابێت لەو ناوچەیەدا و ڕێگەش نادات جارێکی تر داعش و ڕێکخراوە تێرۆریستەکانی تر سەر هەڵبدەنەوە و نابنەوە بە مەترسیەکی سەرەکی بۆ سەقامگیری ناوچەکە و هەروەها ئەمریکاش بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا. ئەی بۆ ئێران چۆن؟ چ خوێندنەوەیە کە بۆ دۆزی ئێران هەیە لەو تاریخ قاهرەی وەزیری دەرەوەی ئەمریکادا؟ بێگومان ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران هەروە دێ و زیاتر دەبن و ئەمەش لە کشانەوەی ئەمریکاوە دیارە لە ڕێکەوتنە ناوچەکە. لەو بڕوایشدام ئەم ساڵ هەنگاوی قورستر و تونتریش دەبینین لەلایەن ئەمریکاوە تا فشارە دیپلۆماسیەکان لەسەر ئێران زیاتر بن. هەروەها کارکردنی زیاتری ئەمریکاش دەبینین لەگەڵ هاوپەیمانەکانیدا بۆ بنکۆڵکردنی کاریگەریەکانی ئێران لە ناوچەکەدا. جا هاوکاتی ئاوەها ڕەوشێک لەوانەشە هەندێک بەرسفی ئێرانیش ببینین. ئەلبەت لەبەر ئەوەی ئێران هەندێک کارتی سەرەکی فشارکردنی نییە تا لە ڕووی ئابوووریەوە بەرامبەر ئەمریکا بەکاری بهێنێت. لەبەرەوە کاردانەوەی ئێران بەرامبەر بەرژەوەندیەکان و هاوپەیمانەکانی ئەمریکا دەبێت لە ناوچەکەدا. جا لەگەڵ ئاوەها ڕەوشێکدا لەوانەشە پشێوی زیاتری نێوان ئەمریکا و ئێران ببینین لە شوێنەکانی وەک عێراق و سووریادا. وەکو دەڵێ ئێران کارتێکی ئەوتۆی بەدەستەوە نییە بەکاری بێنێ، بەڵام بیرمان نەچێ ئێرانیش هاوپەیمانی هەیە لە ناوچەکەدا. Absolutely. So of course Iran has major
بەڵێ بێگومان وایە وڵاتی سەرەکی هەن لە ناوچەکەدا کە هاوپەیمانی ئێرانن هەر بۆیە گرنگە ئەمریکا زۆر ڕوون و ئاشکرا بێت لە ناردنی پەیامەکانیدا بۆ هاوپەیمانەکانی خۆی کە ئەمریکا لەوەیە بۆ پشتیوانیکردنیان پاش بڕیاری کشانەوە لە سووریا نیگەرانی و نادیاری و ترسمان بینی لە ناو هاوپەیمانەکانی ئەمریکادا بە تایبەتیش لە ناو هێزە کوردیەکانی سووریادا کە هاوپەیمانی سەرەکی بوون لە شەڕی دژی داعش کورد ئەو ترسەی لا دروست بووە کە تەنیا دەمێنێتەوە لە بەرامبەر هێزەکانی ئەسەد و رووسیا هەروەها ترسیشان هەیە لە هەر هێرشێکی تورکیا جا بۆیە گرنگە بۆ بەڕێوەبەرایەتی لەگەڵ کشانەوەی سەربازەکانی ئەو دڵنیاییەش بدات کە بەردەوام پشتیوانی هاوپەیمانەکانی دەکات و دەشیان پارێزێت لە هەمان کاتیشدا ڕوون و ئاشکرا بێت لە بەرامبەر وڵاتانی وەک سووریا و تورکیا و رووسیا ئەگەر بێت و شتێک بەرامبەر هاوپەیمانەکانی ئەمریکا بکەن و بە تایبەتیش کورد ئەوە پێویستە چاوەڕوانی وەڵامێکی توندی واشنگتن بن. پێشتر واشنگتن وەکو خۆت دەزانی باسی لەوە دەکرد ئەم فشارانە بە مەبەستی گۆڕینی ڕەفتارەکانی ئێرانە بەڕای تۆ دکتۆر لە وتارەکەی پەمپەیۆدا هیچ گۆڕانێک لەو سیاسەتەدا دەبینرێ ینی بڵین زیاتر بڕوا بەرەو گۆڕینی ڕژێمی ئێران؟ بەڵێ سیاسەتی بەڕێوەبەرایەتەکەی ترامپ بریتی بوو لە زیادکردنی فشاری دیپلۆماسی و ئابووری لەسەر ئێران تا ڕێبەرانی ئێران ناچار بن بگەڕێنەوە سەر مێزی دانوستاندن بۆ ڕێکەوتنێکی هەمەلایەنە ڕێکەوتنێک هەرتەنها بەرنامە ناوچەکە لە خۆ نەگرێت بەڵکو بەرنامە مشتومڕ لەسرە موشەکیە باڵستیەکانی و ئەو ڕۆڵەی بۆ ناسەقامگیری دەیجێڕێت لە ناوچەکەدا ببێتە بەشێک لەو ڕێکەوتنە نوێیە تا ئێستا ئێران هیچ خواستێکی نییە بۆ ڕێکەوتنێکی نوێ و پەیامەکانیشی بەو ئاراستەیەدا نین تاران زیاتر لەگەڵ ئەوروپایەکان و چین و رووسیادا خەریکە بۆ کەمکردنەوەی کاریگەری سزاکان لە هەمان کاتیشدا فشارە دیپلۆماسیەکانی ئەمریکا نەبوونە تەمایی ناچارکردنی ئێران بۆ پاشەکشێکردن لە جم و جۆڵەکانی لە ناوچەکەدا وەک کشانەوە لە سووریا یان کەمکردنەوەی ئەو کاریگەریانی لە عێراقەتی هەر بۆیە وەگوتم وهای دەبینم کە لەم ساڵدا پشێوەکانی نێوان ئێران و ئەمریکا زۆر زیاد دەبن. باشە دکتۆر بەڕای تۆ پاش ئەم فشارانە ئێران ڕەفتارەکانی خۆیە گۆڕێ؟ نا لەو بڕوایەدانیم چونکە پشتیوانی ئێران بۆ هێزەکانی لاهەنگری سیاسەتەکانی تارانن وەک دەزانرێت دەگەڕێتەوە بۆ زیاتر لە سێدەیە زیاتر و تەنانەت لە کاتی سزا قورسەکانی پێشتریشدا بەردەوام بووە لەو جۆرە پشتیوانیانە ڕاستە ئێستا ئەوە قورس دەبێت بۆ تاران هەمان بڕەپارە بەکاربێنێت بۆ جم و جۆڵەکانی خۆی لە ناوچەکەدا بەڵام تاران ئەوەی نیشانداوە کە توانایی هەیە بۆ ڕێخستنەوە و لەوانەیە بڕێک پارە لە هەندێک لە جم و جۆڵەکانی ببرێت بەڵام بۆ ئامانجە سەرێکی استراتیژیەکانی تاران لە سووریا لە عێراق لە لوبنان ناکرێت چاوەڕوانی ئەوە لە ئێران بکەین هێزەکانی بکشێنێتەوە یان پاشەکشە لە استراتیژەتەکانی بکات. ئێستاشی لەگەڵدا بێ ئەمریکا داوای لە کۆمەڵگەی نێونەتەوەیی هەیە تا کەوتوبەندەکان تونتر بکرێن لەسەر جم و جۆڵەکانی ئێران لە ناوچەکەدا و بە تایبەتیش لەسەر دۆسەی موشەکی باڵستیکی ئێران. ئەمریکا هەوڵی خۆی دەدات لەگەڵ هەموو ئەندامانی ئەنجومەنی ئاسایشدا بۆ سەپاندنی ئەو کۆتوبەندانەی لەسەر موشەکی بالستیکی ئێران هەن بە پێی بڕیاری 1929. هیچ یەکێک لەو فشارانە پێ ناچێت کاریگەریەکی سیاسیانەی لەسەر ئێران هەبێت و بەو شێوەی دەخوازرێت بیگەڕێنێتەوە سەر مێزی دانوستاندن. هیچ هۆکارێک نییە تا ئێمە بەشداری لە وتوێژدا بکەین لە کاتێکدا بەرەنجامەکانی وتوێژێکی قورس و درێژخان وە خۆیان و ئەمریکا بە هەموو شێوەیەک دەیەوێت ئەو بەر ئەنجامانە بنکۆ بکات و لەسەر ئاسی نێونەتەوەیش هەموو وڵاتان تەنها یەک دوانێک نەبێت دەنا هەمیان دژی ئەو هەڵوێستی ئەمریکان. ئێران نەکرد دەڵێ ناگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن بەڵکو داواژ لە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکا تا سەرکۆنە و سەرزەنشتی ئەمریکا بکرێت. پێویست ئەنجومەنی ئاسایش بە توندی ئیدانی ئەمریکا بکات لەسەر سەپاندنەوەی سزا نایاساییەکان بەسەر ئیراندا. ئەمەش پێشێلیکردنی پەیڕەوی UN و یاسا نێونەتەوەیەکانیشە. دکتۆر ئەحمەد ئەمریکا دەخوازێ ئێران بگەڕێنێتەوە سەر مێزی دانوستاندن بەڵام ئەوە تا وەزیری دەرەوەی ئێران دەڵێ هیچ هۆکارێک نییە تا تاران بچێتەوە سەر مێزی دانوستاندن.
بەڵێ بەڵام بەڕێوەبەرایەتەکەی ڕۆحانی سەرۆک ڕۆحانی و جەواز زەریف وەزیری دەرەوە خۆشحاڵ دەبن بەوەی وتیوێژ لەگەڵ بەڕێوەبەرایەتی ترامدا بکەنەوە و لەوانەشە ڕۆحانی پێی باش بێت لەگەڵ سەرۆک ترامدا وتیوێژ بکات هاوشەوەی وتیوێژی سەرۆک ترام لەگەڵ سەرۆکی کۆریای باکووردا. بەڵام ئەوەی ئێران لە کۆریای باکوور جا دەکاتەوە ئەوەیە جیاوازی دەسەڵات لە ئێراندا هەیە و هەروەها سیاسەتی ناوخۆی ئێران کارەکەی قورستر کردووە بە تایبەتی فشارەکانی تونندڕەوان و ڕابەری باڵا و پاسداران. سەرۆک ڕۆحانیان دوور خستوێتەوە لەوەی بکەوێتە وتیوێژەوە لەگەڵ ئەمریکادا. تونندڕەوانی ئێران هەر لە سەرەتاوە لەگەڵ ڕێکەوتنی ناوکی نەبوون و دەڵێن نەدەبواە ئەو کاتەش وتیوێژ بکرایە و ئێستا ئەمریکا ئەو ڕێکەوتنی پێشێل کردووە و نابێت تاران بگەڕێتەوە سەر مێزی دانوستان. جا بۆیە زۆر قورسە بۆ بەڕێوەبەرایەتەکەی ڕۆحانی دەست بکاتەوە بە وتیوێژ لەگەڵ ئەمریکادا. بەڵام ئایا لە بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامدا هەمان ئەو خواستە لە ئێستادا دەبینی بۆ دانوستاندنکردن لەگەڵ ئێراندا؟ پێم وابێت سەرۆک ترامپ چەند جارێک ئاماژەی بۆ کردووە دەخوازێت لەگەڵ ڕێبەرانی ئێراندا دابنیشێت و قسە لەسەر ڕێکەوتنێکی نوێ بکرێت وەک شیانێک بۆ یەکلاکردنەوەی جیاوازیە سەرەکیەکانی نێوان هەردوو وڵات. بەڵام جیاوازی سیاسی و بەرژەوەندی و استراتیژی هەردوو وڵات و هەروەها سیاسەتی ناوخۆیش وەها دەکات زۆر قرس بێت. باشە دکتۆر ئەحمەد وەک گریمانەیەک ئەگەر ئەم سیاسەتەی ئەمریکا بەرامبەر ئێران سەری نەگرت دوای ئەوە پێویستە چاوەڕوانی چی بکرێیانی؟ پێم وایە سیناریۆی جیاواز هەن. ئەگەر فشارە ئابوووریەکانی بەڕێوەبەرایەتەکەی ترامپ شکستیان هێنا لە گۆڕینی ڕەفتارەکانی ئێران لە ناوچەکەدا لە کاتێکدا کە داعش دوژمنە هاوبەشەکەی تاران و واشنگتن لە دارماندایە بۆ نمونە لە عێراق ئەمریکا و ئێران هاوپەیمانێکی دیفاکتۆ بوون دژی داعش. بەڵام ئێستا کە ئەو دوژمنە هاوبەشە نەماوە ئەوە پێشبینی پشێوی و ئاڵۆزی زیاتر لە نێوان هەردوو وڵاتدا دەکرێت وەک ئەوەی ساڵی پار لە بەسرە بینیمان ینی کێشە و قەیرانی زیاتر دەبینین لە نێوانیاندا جا لە عێراق بێت یان لە سووریا یانیش لە گەروی هورمز ئەگەر ئێران دای بخات بۆ ڕێگەگرتن لە هاتوچۆی کەشتیە نەوت هەڵگرەکان وەک تۆڵەکردنەوەیەک بەرامبەر سزاکان جا لەوانەشە ئەو جۆرە گرژیانە پەرە بسەنن بۆ ڕەوشی ترسناکتر یانیش بۆ قەیرانی لەشکری. بەڵام باوای دابنین ئێران ڕفتارەکانی خۆی گۆڕێ ڕژێمی ئێرانیش هەر لە جێی خۆی بمێنێتەوە بەڕای تۆ دکتۆر ئەوە چارەسەرە؟ پێم وایە تا ئەو کاتەی ڕژێمی ئێران لە جێی خۆی بمێنێتەوە و ڕابەری باڵای ئێران هەموو بڕیارەکان بدات لەسەر سیاسەتی دەرەوەی و پاسداران بڕیاردەر و جێبەجێکاری سیاسەتی ئێران بێت لە دەرەوە بە تایبەتیش بۆ قەیرانەکانی عێراق و سووریا و یەمەن ئەوە پێشبینی گۆڕانکاری ناکرێت لە سیاسەتی ئێراندا و وێڕای ئەو فشارانی ئەمریکاش خستوێتە سەر ڕژێمی ئێران. جاکەواتە بەرەنجامی ئەو هەموو فشارانە چی دەبن؟ مەبەستم لە فشارەکانی ئەمریکا بۆ سەر ئێران. ئەمریکا کار لەگەڵ هاوپەیمانەکانیدا دەکات تا نرخێکی زیاتر لەسەر ئێران بکەوێت ئەگەر بەردەوام بێت لەسەر ئەو ڕەفتارانەی یەکێک لەو کێشانی ئەمریکا و هاوپەیمانەکانی هەیەە لەو ناوچەیە ئەوەیە هەندێک لە کارکتەرە سەرێکیە نێونەتەوەیەکان و بە تایبەتیش ئەوروپایەکان لەگەڵ ئەمریکادا نین بۆ ئەوەی فشاری پێویست ڕەفتارەکانی بگۆڕێت یان بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن جا بۆیە پێویستە ئەمریکا لەو هەڵمەتەی دەیکات بۆ بەرزترین ئاستی فشار لەسەر ئێران و هەوڵە دیپلۆماسیەکانی بۆ ناچارکردنی ڕێبەرانی ئێران تا ڕەفتارەکانیان بگۆڕن و ڕێکەوتنی نوێ مۆر بکەن پشتیوانی ئەوروپایەکان بەدەست بێنێت و بەڕاستیش ئەمە لە پاش کشانەوەکەی لە ڕێکەوتنە ناوچیەکە قورستر بووە. دکتۆر وەکو دەزانی پەمپەیۆ لە سەردانەکەیدا بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست هەوڵی پێکێنانی هاوپەیمانێتیکی داوە لە نێو وڵاتە عەرەبیەکاندا بۆ بەرەنگاربوونەوەی ڕۆڵ و کاریگەریەکانی ئێران. بەڕای تۆ پەمپەیۆ سەرکەوتوو دەبێت لەو هەوڵەدا؟ بیرۆکەی پێکێنانی هاوبەندیەکی ئاسایشی لەو ناوچەیەدا ئەوەی پێی دەگوتێت ناتۆی عەرەب شتێکی نوێ نییە. سەرۆک ترامپ ساڵ و نیوێک لەموبەر کە سەردانی ڕاضی کرد ئەم بابەتەی باس کرد و قسەشی لەسەر کرا. کێشە لە استراتیژیەتەکەدا ئەوەیە زۆرێک لەو وڵاتانەی ناوچەکە و تەنانەت وڵاتەکانی ئەنجومەنی هاریکاری کەنداویش هاوڕانین لەسەر بەرەنگاربوونەوەی ئێران و هەروەها سیاسەتێکی پەرش و بڵاو و جیاوازیان هەیە لە ناو یەکدا. جا ئەو
جیاوازیە وەها دەکات ڕێگر بێت لە هەبوون استراتیژیەتی هەمەلایەنە بۆ بەرەنگاربوونەوەی کاریگەریەکانی ئێران. با لە بیرمان نەچێت کاتێک سەرۆک ترامپ لە ڕاست گەڕایەوە دۆسیەی سەرەکی لە ئەنجومەنی هاریکاری کەنداودا ئێران نەبوو، بەڵکو مشتومڕی نێوان عەرەبستانی سعودیە و قەتەر بوو. جا تا ئەو کاتەی ئەم جیاوازیانە بوونیان هەبێت لە نێوان ئەو وڵاتانەدا و ئەگەر نەگەنە هاوبەندیەک لەسەر بنچینەی بەرژەوەندی هاوبەش و کارکردن لەسەر یەک استراتیژی ئەوە پێکێنانی ئەو هاوپەیمانێتیە بۆ بەرەنگاربوونەوەی ئێران قرس دەبێت. کەواتە باشترین شێواز لای تۆ چییە تا ئەمریکا و هاوپەیمانەکانی بتوانن بەرەنگاری ئێران ببنەوە؟ پێم وایە باشترین ڕێگا بۆ بەرەنگاربوونەوەی کاریگەریەکانی ئێران لە ناوچەکەدا هەڵسەنگاندنی ئەوەیە کە چ شتێک یارمەتیدەری ئێرانە بۆ زیادکردنی ڕۆڵ و کاریگەریەکانی لە ناوچەکەدا. پێم وایە لێرەدا ناسەقامگیری و ئاژاوە و شەڕە ناوخۆیەکانن کە زەمینەیان بۆ پاسداران خۆش کردووە تا بچنە ئەو وڵاتانەوە. دەمێکە ئێران هاوپەیمانی سووریایە، بەڵام ڕووداوەکانی سەرەتای بەهاری عەرەب لە سووریادا وهای کرد ئێران بە لەشکرەوە لەو وڵاتەدا بوونی هەبێت. لە لوبنانیش بە هەمان شێوە لە کاتی شەڕی ناوخۆوە دەرفەت بۆ ئێران ڕەخسا تا حیزبڵڵا دروست بکات و بیشی کاتە هێزێکی سەرەکی لە لوبناندا. نمونەیەکی تریش عێراقە. عێراقی سەروەختی سەدام حوسێن ڕکەبەری ئێران بوو، بەڵام پاش ڕووخاندنی سەدام کە ئاژاوە و گێرە شێوێنی هاتە ئاراوە یارمەتی دەربوو بۆ ئێران تا کاریگەریەکانی خۆی لەوێ زیاتر بکات. جا بۆیە پێم وایە ئەمریکا و هاوپەیمانەکانیشی لە ناوچەکەدا وەک عەرەبستانی سعودیە پێویستە کار لەسەر سەقامگیری لەو وڵاتانەدا بکەن، چونکە ئەو وڵاتانە چەندێک سەقامگیر و سربەخۆ بن ئەوە کاریگەری کەمتری ئێرانیان تیادا دەبینرێت. باشە دکتۆر بەڕای جەنابەت کامیان زیاتر کاریگەری دەبێ بەرەنگاربوونەوەیکی ڕاستەوخۆی ئێران یا بەرەنگاربوونەوەکە بەکارکردن بێت لەو وڵاتانەدا کە ئێران ڕۆڵ و پێگەی زۆریشی هەیە وەک عێراق، سووریا، لوبنان؟ هەروەگا ئاماژەم پێکرد کارکردن لەگەڵ ئەو وڵاتانەی ناوچەکەدا پراکتیکی ترە و دڵنیابوون لەوەی زیاتر سەقامگیرن و زیاتر دیموکراتی ترن و ئەو ڕەوشەیان نەبێت کە دەرفەت بە هێزی بیانی دەدات تا بگەنە وڵاتەکانیان. بۆ نمونە لە لوبنان تا دیموکراسی زیاتر و دامەزراوەکان بەهێزتر بن وەک لەشکر، بە هەمان شێوەش لە عێراقیش تا حکومت زیاتر پشت بەخۆی ببەستێت و کێشە ئاسایشەکانی کەمتر ببنەوە و عێراق بەرەو سربەخۆیی خۆی بڕوات، ئەوە ئەوەندە و زیاتریش توانای ئێران بۆ دەستێوەردان لەو وڵاتانەدا کەمتر دەبێتەوە. ئەوروپاش هێشتا بە تەواوەتی لەسەر خەت نییە لەگەڵ ئەمریکادا بۆ بەرەنگاربوونەوەی ڕەفتارەکانی ئێران و هێشتاش هەر لەگەڵ ئەوەدایە لەو ڕێکەوتنە ناوچێدا بمێنێتەوە. ئێمە لەو باوەڕدایان ڕێکەوتنە ناوەشەکە بەشداریکی گرنگە بۆ ڕێگەگرتنیی جیهانیانە لە بڵاوبوونەوەی چەشی ناوەشی، هەروەهاش بنەمایشی گرنگە بۆ ئاسایشی ناوچەکە و ئەوروپاش. ئەمەش بەرژەوەندیە سەرشەکەمانە. ئەوروپا ڕێک بە پێچەوانەی ئەمریکاوە جەخت دەکاتەوە لەوەی تاران وابەستەیەکانی خۆی بە پێی ڕێکەوتنە ناوچیەکە جێبەجێ دەکات. ئێران بەردەوامە لە جێبەجێکردنی وابەستەیەکانی خۆی لە پەیوەندی بە ڕێکەوتنە ناوەکیەکەوە. ئەو ڕێکەوتنە بە شێوەیەکی بەرچاو بەرامە ناوەکیەکەی ئێرانی بەرەو دواوە بردووە. ئەڵبەت ئەمە شتێکی سەرەکیە بۆ ئاسایشی ئەوروپا. هەر چۆنێک بێت سەختی زۆر بۆ ئەم ڕێکەوتنە دێتە پێشەوە بۆی کشانەوەی تاگلایەنەی ئەمریکا لەو ڕێکەوتنە. دکتۆر ئەحمەد، وەک دەزانی رووسیا و ئەوروپاش بەگشتی هێشتا پشتیوانی ئێران دەکەن. ئەم وڵاتانە چیان لە ئێران بینیوە تا ئاوەها بەردەوام بن لە پشتیوانیەکانیان؟ لە پێش هەموو شتێکدا ئەو وڵاتانە دەیانەوێت سوود لە ناکۆچەکانی نێوان واشنگتن و تاران وەربگرن لە پێناو بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی و ئابووری خۆیاندا. ئێستا رووسیا و چین دەبینین لەگەڵ سزاکانی ئەمریکادا بۆ سەر ئێران بەشێک لە کۆمپانیا ئەوروپایەکان ئێران جێدەهێڵن، بەڵام مۆسکۆ و بێژنگ هەوڵ دەدەن ئەو بۆشاییە بۆ ئێران پڕ بکەنەوە. کۆمپانیەکانی چین دەخوازێت سەودای باشتری دەست بکەوێت لە
ناو ئێراندا و بەمەش ئابووری خۆی فراوانتر دەکات. رووسیا و چین دەخوازن یاری بە هەردوو جەمسەری ئەم پشێویە بکەن. هەندێک جار بە ئەمریکا دەڵێن تا سنوورێکی دیاریکرا و دەتوانن لەگەڵ سیاسەتەکانیدا بن بۆ زیادکردنی فشارەکان لەسەر ئێران. ئەمەش دەستکەوتیان دەداتێ لە واشنگتن و لە هەمان کاتیشدا بە ئێرانیەکانیش دەڵێن هاوبەشیان و دەتوانن کاریگەریەکانی ئەو سزایەنە کەم بکەنەوە لە ڕێی درێژەدان بە کارکردن لەگەڵ تاراندا و ئەمەش هەموو لا پێناو بەدەستێنانی چەند سەودایەکی ئابووری لە ئێران. جا دکتۆر با لێرەدا رووسیا بە نمونە وەربگرین. مۆسکۆ ئەتوانێت بەرژەوەندیەکانی وڵاتێکی وەک ئیسرائیل فەرامۆش بکە لە پێناو ئێراندا؟ بەڵێ با ئەوەشمان لە یاد بێت کە رووسیا و ئێران هاوپەیمانن لە شەڕی سووریادا و هەردووکیشان ویستویانە بە شار ئەسەد لە دەسەڵاتدا بهێڵنەوە بۆ بەرژەوەندی ئاسایشی خۆیان. بەڵام بەرژەوەندی درێژخایانی هەردوو وڵات جیاوازن. رووسیا ناخوازێت هێزی چەکداری ئێرانی لە نزیک سنووری ئیسرائیلەوە بێت چونکە دەزانێت دەبێتە مای قەیرانی زیاتر لە نێوان هێزە سەربازیەکانی ئێران و ئیسرائیلدا و ئەمەش بنکۆڵکردنی بەرژەوەندیەکانی رووسایی لە سووریادا بەدوادا دێت. جا دەشێت هاوکاتی قۆناغێکی تری قەیرانی سووریا ئەوە ببینین کە کێشە لە نێوان ئێران و رووسیادا سەرهەڵدەدات چونکە هەردوو لایەن لە پێشبڕکێی ئابووریشدان لە سووریادا. هەرچۆنێک بێت ئێستا بۆ مانەوەی ڕژێمی سووریا لە دەسەڵاتدا وەک دوو هاوپەیمان کار دەکەن. ئەوروپاییەکان بۆ لە کاتێکا زۆرێک لە چاودێری سیاسی دەڵێن بەرژەوەندیەکانی ئەوروپا لە ئێراندا بەرژەوەندی کاتین. زلهێزە ئەوروپایەکان هەمان ئەو نیگەرانیەی واشنگتنیان هەیە سەبارەت بە بەرنامە موشەکیە باڵستیەکەی ئێران و سەبارەت بە ڕۆڵی ئاژاوەگێری ئێران لە ناوچەکەدا و سەبارەت بە پشتیوانی میلیشیەکان لە ئەفغانستان و لە عێراق و سووریاشدا چونکە ئەو ڕەفتارانی ئێران هەرتەنها نابنەمایی ناسەقامگیری لە ناوچەکەدا بەڵکو کێشەی بۆ ئەوروپاش دروست کردووە وەک شەپۆلی پەنابەرانی ڕوو لە ئەوروپا دەکەن کە ئەمەش بۆتە هۆکاری ئاڵۆزبوونی سیاسەتی ناوخۆیی لە وڵاتانی ئەوروپادا. جیاوازیەکە لەوەدایە ئەوروپایەکان نیان دەویست بەڕێوەبەرایەتەکەی ترامپ لە ڕێکەوتنە ناوچەکە بکشێتەوە و دەشخوازن کارکردن لەسەر دۆسیەکانی تر بەجیا بکرێت و لەو بڕواایشدان ڕێکەوتنە ناوچەکە وێڕێکەم و کوڕیەکانی بەڵام باشترین شتێکە بۆ سنووردارکردنی پیتاندنی یۆرانیۆم لەلایەن ئێرانەوە و ڕێگەگرتنیش لەوەی ئێران ببێتە خاوەن چەکی ناوکی. ئەمە بێلەوەی ئەوروپایەکان لەو بڕواایشدان ئەگەر بێت و لەو ڕێکەوتنە بکشێنەوە و ئێرانی تێدا نەمێنێتەوە ئەوە کێشەی گەورەتر دروست بن وەک ئەوەی ئێران دەست بکاتەوە بە پیتاندنی یۆرانیۆم لە ئاستێکی بەرزدا و ئەمەش لەوانەیە قەیرانی لەشکری بە دوای خۆیدا بێنێت و ناوچەکەش بخاتە ناسەقامگیری و ئاژاوەیەکی زیاترەوە. دکتۆر لە ناوچەکەشدا وڵات هەن کە بڕیاریانداوە پشتیوانی لە ئابووری ئێران بکەن وەک عێراق و تورکیا. لێرەدا ئەمریکا چی پێویستە بیکە؟ پێم وایە هێندەی ئەوەی پەیوەندی بە عێراقەوە هەیە کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنەکە و هەروادێ و زیادبوونی پشێوەکانی نێوان تاران و واشنگتن حکوومەتی عێراقی خستوتە ڕەوشێکی ئێجگار قورسەوە. دەزانرێت کە عێراق سنوورێکی زۆر درێژی هەیە لەگەڵ ئێراندا. ئێران ڕۆڵ و کاریگەریەکی زۆریشی هەیە لە بوارە جیاجیەکانی سیاسی و کۆمەڵایەتی و ئاسایشی عێراقدا. ئەمە بێلەوەی عێراق پشتێکی زۆری بەستووە بە نەوتی ئێران بۆ بەرەمهێنانی وزە چونکە پاڵاوگەکانی خۆی هێشتا بە تەواوەتی کار ناکەن. ئێستاش کە بەڕێوەبەرایەتەکەی ترامپ دەخوازێت عێراق ئەو سزایانەی جێبەجێ بکات هەڵوێستی بەغدای زۆر قورس کردووە هەر بۆیە واشنگتن برێک دەرفەتی داوە بە بەغدا بۆ ماوەیەک تا هەندێک بازرگانی بکات و نەوتی ئێران هاوردە بکات. بەڵام ئەلبەت ئەوە بۆ ماوەیەکی کاتیە و ئەمریکا دەخوازێت بەغدا ئالتەرناتیڤ بۆ خۆی بدۆزێتەوە و لە ئێران دوور بکەوێتەوە. بەڵام ئەوە بە وتن ئاسانە چونکە وەک گوتم ئێران کاریگەریەکی بەرچاوی هەیە لە ناو عێراقدا و هێشتاش بەغدا هێندە بە هێز و سەقامگیر نییە تا بتوانێت بەرامبەر ئێران بۆستێتەوە. ئێرانیش دەتوانێت زۆر کێشە بۆ عێراق دروست بکات. هەر بۆیە پێویستە ئەمریکا و ئێران هەوڵ بدەن کێشەکانی خۆیان نەبەنە عێراقەوە چونکە سەقامگیری و ئارامی عێراق بۆ تەواوی ناوچەکە گرنگە و هەروەها بۆ ئەمریکا و ئێرانیش.
بەڵام بۆ تورکیاوان نییە چکە خۆ دەزانی تورکیا و ئێران ڕکابەر و نەیاری لە مێژینەی یەکترن لە ناوچەکەدا جا بۆ ئێمە بزانم ئەو پشتیوانی تورکیا بۆ ئێران دەیکات ئەکرێ بە دژایەتیکردنی سیاسەتەکانی ئەمریکا لێکی بدەینەوە؟ نامەرج نییە. هێشتاش تورکیا و ئێران ڕکەبەری سەرەکین لە ناوچەکەدا هاوپەیمانی استراتیژی نین و تەنانەت ئەو هاوکاریانەی لەم ماوەی ڕابردوودا دەیان بینین لە نێوان تورکیا و ئێراندا لە سووریا زیاتر پێکەوە گرێدانە وەک لەوەی پەیوەندیەکی استراتیژی نێوانیان بێت هەرچەندە تاران و ئەنکەرە هەریەکان پشتیوانی لە جەمسەرێکی قەیرانەکە دەکەن بەڵام خراپبوونی پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا وەهای کرد ئەنکەرە بڕوات بەرەو ئێران و رووسیا تا بەرژەوەندەکانی خۆی لە سووریادا بپارێزێت ئەلبەت ئەمەش بەو مانایە نییە کە بگوتێت لەسەر سووریا و لەسەر ڕەوشی ناوچەکەش هاوڕابن و پێشم وایە بەردەوام ڕکەبەر دەبن وەک لەوەی هاوپەیمان بن کاتێ باز لە عێراق و لە تورکیا دەکەین ینی باسمان لە دوو هاوپەیمانی استراتیژی ئەمریکایە جا هاوپەیمانە استراتیژیەکان پشتیوانی لە سیاسەتەکانی ئەمریکا نەکەن بەڕای تۆ ئەو هاوپەیمانەتیانە چ جۆرە پێناسەیەک هەڵدەگرن؟ تا ئەو کاتەی هاوپەیمانە ئەوروپایەکان و وڵاتانی تری وەک عێراق و تورکیا بەشدار نەبن لە سەپاندنی سزاکاندا و ئەگەر هاوکار نەبن لەگەڵ ئەمریکادا ئەوە ئەو سزایانە کاریگەریەکی ئەو تۆیان نابێت تا بگوترێت گۆڕانکاری بە دوای خۆیدا دێنێت هەر بۆیە لێرەدا گرنگە کە ئەمریکا هەر تەنها کار لەگەڵ ئەوروپایەکاندا نەکات بەڵکو کاریش لەگەڵ وڵاتانی ناوچەکەشدا بکات وەک تورکیا بۆ کەمکردنەوەی جیاوازیەکان و هەبوونی استراتیژیەتێکی هاوبەش کاتێک باس دێتە سەر کاریگەریەکانی ئێران لە ناوچەکەدا. دکتۆر دەگەڕێمەوە بۆلات بۆ ئەمریکا کۆتایی هێنان بە دەستێوەردان و ڕەفتارە شەڕانگێزیەکانی ئێران ئامانجێکی سەرەکیە و داواش دەکات پشتیوانی لەگەلی ئێران بکرێت. ئێمە ناتوانین ڕێگە بدەین بە گەورەترین وڵاتی پشتیوانکاری تەرۆریزم ببێتە خاوەنی مەترسیدارترین چەکی سەر ئەم زەویە ناتوانین ڕێگە بدەین بە ڕژیمێک دروشمی مردن بۆ ئەمریکای بەرز کردووەتەوە یان هەڕەشەی لە ناوبردنی ئیسرائیل دەکات تا دەرفەتی تەقاندنی موشکی ناوەکی هەبێت داوا لە هەموو وڵاتان دەکەین هەتا ئەو کاتەی ئێران درێژە بە شەڕەنگیزیەکانی خۆی دەدات ئێران لە پراوێز بنن داوا لە وڵاتان دەکەین پشتیوانی لە گەلی ئێران بکەن لەو کۆششەی دەیکەن بۆ بەدەستهێنانەوەی سەروەریەکانی خۆیان. واشنگتن بە هەموو ڕفتار و هەوڵەکانی ئێراندا دەچێتەوە و بە وردی چاودێری ئەو جموجۆڵانەی ڕژێمی ئێران دەکات و وەک سەلماندنیەکیش لێی دەڕوانرێ کە ئێران سەرچاوەی ناسەقامگیری و قەیرانەکانە لەو ناوچەی جیهاندا. جابا بە لیستەکەدا بچینەوە پشتیوانی لە حیزبوڵای لوبنان کە مایەی هەڕەشە و مەترسیە بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیل پشتیوانی لە حوثیەکان کە بۆ تەمایەی قەیرانی ئالۆز لە یەمەندا هەوڵەکانی ئێران بۆ بنکۆڵکردنی حکوومەتی عێراق و دابینکردنی دارایی بۆ میلیشیا شیعەکان شتێک نییە لە بەرژەوەندی عێراقیەکان بێت ڕۆڵی ئێران لە قەیرانی سووریادا و چەندان شتی تریش کە هەن. ئەوروپاش هەمان ڕوانینی هەیە لەسەر ئەوەی ئێران سەرچاوەی ئاڵۆزی و ناجێگیریەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و دەشزانێت کە پێشێلی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی UN کردووە. زۆر نیگەرانین لەبارەی ئەنجامەکانی بەدواداچوونەوەی سکرتری گەشتنەوە یەکگرتوەکان سەبارەت بە جموجەڵەکانی ئێران بۆ تێکدانی سەقامگیری لە ناوچەکەدا و بە تایبەتیش ئەو جموجۆڵانەی پەیوەندیان بە موشکی بالستیکی و کڵاوی ناوەکیەوە هەیە و ئەلبەت ئەمانش پێشێلکردنی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشە. ئەوە نیە ئەوروپا هەر ئەو ڕاستیە بزانێت بەڵکو لە سەرەتای ئەم مانگیەکەشدا بوو دەستگایەکی هەواڵگری ئێران و دوو گەورە کاربەدەستی ئێرانیشی زێت کردە سەر لیستی تێرۆریستانی یەکێتی ئەوروپا. ئەم هەنگاوەش لەسەر بنچینەی ئەو گومانانە نراوە کە ئەوانە دەستیان هەبووە لە کوشتنی سیاسی و پیلانگێڕان بۆ لەناوبردنی نەیارانی کۆماری ئیسلامی لە وڵاتانی ئەوروپا وەک فەڕەنسا، دانیمارک، هۆڵەندا. بەڵام پرسیار لەوەدایە کە ئەوروپا ئەم ڕاستیانە دەزانێ ئەی بۆچی وەک ئەمریکا لە ڕێکەوتنە ناوچەکەش ناکشێتەوە.
بەڵێ بێگومانەوە شتێکە و ئاماژەیەکی بەهێزیشە و ئاماژەیەکیشە لەلایەن هەموو یەکێتی ئەوروپاوە بەڵام لە پەیوەندی بە ڕێکەوتنە ناوەکیەکەوە دەتوانین تیایدا بمێنینەوە و هەروەها ئێرانیش لە ڕێکەوتنەکەدا بمێنێتەوە ئەم سزایانەی لەسەر ئێرانمانداناوە پەیوەندی هەیە بە جومجۆڵەکانی دەستگا ئاسایشیەکانی ئێرانەوە لە ئەوروپادا. دکتۆر ئەحمەدەوە تا ئەوروپا دەستگایەکی هەواڵگری ئێران و دوو گەورە کاربەدەستی ئێرانیش دەخاتە لیستی تێرۆرەوە کە ئەوروپاییەکان ئەم ڕاستیانەی ئێران بزانن کەواتە بۆچی لە ڕێکەوتنەکەش ناکشێنەوە ڕێکەوتنە ناوچێکە. ڕژێمی ئێران مێژوویەکی درێژی هەیە لە ئەنجامدانی کوشتنی سیاسی لە پایتەختەکانی ئەوروپادا و ئەمە بۆ ئێران شتێکی نوێ نییە. جاوە گوتم ئەوروپا جیاوازی ڕوانینی نییە لەگەڵ ئەمریکادا کاتێک باس دێتە سەر ڕەفتارەکانی ئێران لەمەدا هاوڕاییان هەیە وەکو تۆ ئاماژت پێکرد هەوڵەکانی کوشتن و تیرۆرکاریەکانی دەستە و تاقمەکانی ناو ڕژێم وهایان کردووە کارەکە لە ئەوروپایەکان قورستر بکات نەتوانن ببنە هۆکارێک بۆ کەمکردنەوەی فشارەکانی ئەمریکا هەرچەندە هێشتاش لەو بڕواایەدان باشترین ڕێگە بۆ سەوداکردن لەگەڵ ئێراندا ئەوەیە بە جیاواز سەیری دۆسیەکان بکرێت ئەگەر کاری تێرۆریستی کرد ئەوە ڕێوشێنی نوێی بەرامبەر بگیرێتە بەر و فشاری زیاتری بخرێتە سەر ئیدی ئەمە ڕای ئەوروپایە کە ڕەفتارەکانی ئێران لە ڕێکەوتنە ناوچیەکە جا بکرێتەوە چونکە وهایان داناوە ئەگەر ئەو ڕێکەوتنە نەمێنێت ئەوە ئیتر ناتوانرێت پشکنینی ئاساییانی دامەزراوە ناوچیەکان بکرێت و دەرفەتێکیش دەبێت بۆ ئێران تا دەست بکاتەوە بە پیتاندنی یۆرانیۆم و بڕوات بەرە و ئەوەی بۆمبی ناوکی دروست بکات و ئیتر قەیرانی لەشکری دروست بێت و ناسەخامگیری ناوچەکە بگرێتەوە. بەڵامەوەش هەیە یان وەکو هەندێک لە چاودێری کاروباری ئێران ئاماژەی پێ دەکەن کۆمەڵگەی نێونەتەوەی بەگشتی بێدەنگیەکی هەڵبژاردووە لە بەرامبەر ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڵێ پێم وایە گرنگە بۆ واشنگتن و بۆ زلهێزەکانی ئەوروپاش دۆسیی ناوکی بخەنەلاوە و سەنگیەکی زۆری نەخەنە سەر بەڵکو و زیاتر سەنگیەکان بخرێتە سەر نیگەرانیە هاوبەشەکان و بیرۆکە هاوبەشەکانیان هەردوو لایەن هاوڕان لەسەر ڕێگەگرتن و کۆنتترۆلکردنی جموجۆڵە تێکدەرەکانی ئێران لە ناوچەکەدا و هەروهاش لەسەر دەستنیشانکردنی دەستە و تاقمەکانی ناو ڕژێمی ئێران ئەوانەی کاری تێرۆریستی دەکەن و پێشێلکاری مافەکانی مرۆڤ دەکەن جا بە زیادکردنی فشارەکان لەسەر ئەم دۆسیانە گۆڕانکاری لە ڕەفتارەکانی ڕژێمی ئێراندا دێتە ئارەوە پێویستە ئەمانە بکرێن وێڕای جیاوازی ڕوانینەکانیان لەسەر ڕێکەوتنە ناوکیەکە. هەر لەسەر گۆڕانی ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا وەک پێشتریش ینی باست کرد لەو بڕواایەدانی ڕژەمی ئێران و ڕەفتارانەی خۆی بگۆڕێ جا وەکشی کەرەوە دەڵێن ئەمەش پەیوەندی بە سروشتی ڕژێمەکەەوە هەیە و هۆکارێکیشە بۆ درێژبوونەوەی تەمەنی کۆماری ئیسلامی ئێران بەڕای تۆ وایە؟ بڵێ ڕژێمی ئێران دەیان ساڵە پشتیوانی بۆ ڕێکخراوە ملیشیەکان لە ناوچەکەدا دابین دەکات جا ناتوانین پێشببینی گۆڕانێکی لە ناکاوی ئێران بکەین بەهۆی هەندێک فشاری ئابووری یان فشاری دیپلۆماسیەوە یان ئەو ستاتیژیاتانەی خۆی بوەستێنێت لە ناوچەکەدا ئەلبەت هۆکار زۆرن بۆ ئەم شێوازی کارکردنی ئێران بەشێکی دەگەڕێتەوە بۆ هۆکاری ئایدۆلۆژی و هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی بۆ ناوچەکە جا ئەو ئایدۆلۆژیە هێشتاش بەشداری هەیە لە بەڕێوەبردننی جموجۆڵەکانی ئێران لە ناوچەکەدا دووەمیژەوەیە وەک استراتیژێکی بەرەنگاربوونەوە دەبینرێت چونکە ئێرانیەکان وها هەست دەکەن ئەمریکا و هاوپەیمانەکانی چواردەوری گرتوون و چونکە ئێرانیش دەزانێت هێزە لەشکریەکەی نابەرامبەرە لەگەڵ توانای لەشکری ئەمریکا و هاوپەیمانەکانیدا هەر بۆیە پەنا دەباتە بەر ئەو هێزە چەکدارانی لایەنگری ئێران و پشتیوانیان دەکات بۆ بەرپەرزدانەوەی هەر مەترسیەکی ڕوبەڕووی ئێران دەبێتەوە ژمارەیەک هۆکار هەن بۆ پشتیوانیکردنی ئەو جۆرە ڕێکخراوانە و لەو بڕواایشدام ئێران هەر بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنیان. دکتۆر ئەحمەد هەڵسەنگانە بۆ ڕەوشی ناوخۆی ئێران چۆنە بە تایبەتی پاشەوەی وەک دەزانی کاریگەری نەرێنی سزاکان دەرکەوتون. خۆپیشاندانی دژی ڕژێمی ئێرانمان بینی لەم ماوەی ڕابردوودا لە چەند بەشێکی وڵاتەکەدا ساڵێکیش لەمەوبەر لە ناوچە دوورە دەستەکاندا بەهۆی سەختی باری ژیان و گوزەرانەوە خۆپیشاندانمان بینی و بوشن بە جموجوڵی سیاسی و بوونی ڕژێمی خستە پێگەیەکی سەختەوە و خەڵک داوای گۆڕانکاری گەورەیان دەکرد سزاکانی ئەمریکا ڕۆڵی خۆی هەبووە لە لاوازکردنی ئابووری ئێراندا بەڵام
ئەگەر بە وردی سەیری ئابووری ئێران بکەین ئەوا دەبینین خراپی بەڕێوەبردن و گەندەڵی لەلایەن حکومەت و دەستە و تاقمەکانی ناو دەوڵەتەوە لۆمەی زیاتریان دەکەوێتە ئەستۆ بۆ خراپی ڕەوشی ئابووری ئێران. خەڵک لە ناو ئێران لەم ڕاستێ تێگەیشتون بە بەڵگەی ئەوەی دروشمی خۆپیشاندەران دژی ئەمریکا نەبووە، دژی ڕکەبەرەکانی ئێران نەبووە و لۆمەی ڕەوشە خراپەکەی ئابووریان لە ئەستۆی سزاکان نەناوە، بەڵکو لۆمەی ڕێبەرانی ئێرانیان دەکرد. جیاوازی ئەم شەپۆلی ناڕزایانە لەگەڵ ئەوانی تر لە ئێراندا بینیومانن ئەوەیە هەر تەنها لە شارە سەرێکیەکاندا نین، بەڵکو شارەکانی کۆنەپارێزان و ناوچە دوورە دەستەکانیشی گرتوتەوە کە وەک بارێکی باو بە شوێنی پشتیوانی ڕژێمدا دەنجێن. ئەم خۆپیشاندەرانەی ئەم ڕۆژ لەگەڵ ریفۆرمخوازەکان و کۆنەپارێزاندا نین، بەڵکو گومانیان لەسەر تەواوی ڕژێمی ئێران هەیە. هەر بۆیەشە مایی مەترسیەکی زۆر زیاترە لەسەر ڕژێمی ئێران بە بەراورد لەگەڵ ئەوانی پێشتردا. باشە دکتۆر، هەموو ئەمانەی باسەکردن وها دەکەن لە ئایندەیەکی دووریان نزیکدا هەمان ئەزمموی ساڵی 1970 ئێران دووبارە بێتەوە. دەزانی پێشبینیکردنی بەرەوچۆچوونی ئەم خۆپیشاندانانە زۆر قورسە، چونکە دەکەوێتە سەر زۆر فاکتەری ناوخۆیی و دەرەکیش. بۆ خۆم وهای نابینم لە مەودایەکی نزیکدا یانیش لە ئێستادا ئەم ناڕزایانە ببێت بە ناڕزایەکی سەرانسەری لە ئێراندا و ڕژێم بڕوخێنێت. هەرچەندە سەختی بۆ ڕژێمیش دروست کردووە. هۆکاری ئەمەژەوەیە کە ناڕزایەکان وەک باسمان کرد بەگشتی بەهۆی خراپی ڕەوشی ئابووریەوەیە و ئەوانەی لە ڕووی ئابووریەوە لە ئاستێکی مامناوەندیدان و بە تایبەتیش ریفۆرمخوازەکان لە شارە سەرێکی و گەورەکاندا نەچوونەتە پاڵ خۆپیشاندەران. ئەمەش لە بەردوو هۆکار. یەکەمیان ئەوەیە کە دەڵێن بینیمان بەهاری عەربی چی بەسەردا هات و دەڵێن تەنانەت لەوانەیە خۆپیشاندانەکان نەبنەمایی هێنانە ئارای دیموکراسی و لەوانەشە ئاژاو و گێرە شێوێنی دروست بکات و دەڵێن نایەنەوێت ببنە سووریایەکی تر. دووهەمیشانەوەیە کە ریفۆرمخوازەکان بە تایبەتی ترسیان لەوەیە توندڕەوان و پاسداران ئەو دەرفەتە بەکار دەهێنن بۆ سەپاندنی ئاسایش و بە لەشکردنی کۆمەڵگە و ئەو کەمە ئازادی هەشیانە لیان زەوت بکرێت و ژیانیان ئەوەندەی تر قورس و ئاڵۆستر ببێت. باشە دکتۆر، لێرەدا ئۆپۆزیسیۆنی ئێران چەندێک فاکتەرە. ئایا هەر ئەوەیە کە ئەگوترێ ئۆپۆزیسیۆنێکی شپرزە و پەرتەوازەشە؟ لەناو ئێراندا ئۆپۆزیسیۆنێکی زۆر ڕێکخراوەیی نابینین. ڕێبەرایەتی و ڕێکخراوی پێویستیان نییە و زیاتر لە جموجوڵێکی جەماوەری دەچن و تەنانەت ئەو ناڕزایانی هەن کارنامە و مەبەستی جۆرا و جۆریان هەن. لەبەر ئەوەشە دەبینیت ئۆپۆزیسیۆنێکی ڕێکخراومان نییە داوای گۆڕینی ڕژێم بکات لەناو ئێراندا. دکتۆر، بەڕای تۆ کۆمەڵگەی سیڤیل لە ئێراندا دەتوانێت جێی ئۆپۆزیسیۆن بگرێتەوە و بتوانێت درێژە بۆ هەوڵانەی خۆی بداوە گەوانی پێشتر بینیمان. ئەگەر هەر گۆڕانێک لە ناو ئێراندا ڕوو بدات ئەوە لەسەر دەستی ڕێکخراوەکانی ناوی ئێرانەوە دەبن. جا ئایا ڕێکخراوە سیڤیلیەکان دەبن یان سندیکاکانی کار یان بزوتنەوەیەکی سیاسی هەڵقوڵاوی ئەو ناڕزاییانە؟ جا ئەمە لە ناو ئێرانەوە دەبێت نەک لە ئۆپۆزیسیۆنەکانی دەرەوەی وڵاتەکە. دکتۆر، لە وەڵامێکی پێشتردا باس لە ریفۆرمخوازەکان کردو، منیش بەڕاستی پرسیارێکم هەیە لەسەر ئەوە بۆچی خەڵکی ئێران هیوا لەسەر ریفۆرمخوازەکان هەڵچنن لە کاتێکدا ریفۆرمخوازەکان و کۆنەپارێزانی ئێران وەک یەک داکۆچی لە سیستمی ئێستای ئێران و لە سیاسەتە ناوخۆیەکانی ئێرانیش دەکەن. بەبێ هیچ چەندوچوونێک ئەوە ڕاستە. بۆ نمونە سەرۆک ڕۆحانی ئێستا داکۆچیکارە لە ڕژێمی سیاسی ئێران و داوای هیچ گۆڕانکاریەکیش ناکات. ئەمەش بەو مانایە نییە کە ریفۆرمخوازان خۆشحاڵن بەوەی ڕۆحانی و بەڕێوەبەرایەتەکەی دەیکەن و لەوانەشە زۆر ناکۆک بن. بەڵام دەشێت وەها بیر بکەنەوە کە ئۆڵتەرناتیڤەکە لەوانەیە زۆر خراپتر بێت. هەر بۆیەشە کاتێک هەڵبژاردن لە ئێران دەکرێت و وەک هەموو دەزانین هەڵبژاردن لە ئێران ئازاد و ڕەوان نییە و ئەو هەموو کاندیدە لەلایەن ئەنجومەنی نیگاهبان و ڕابری باڵاوە لە بێژەنگ دەدرێن و ژمارەیەکی کەمیان دەمێنەوە. جا بژارە لە نێوان خراپ و خراپتردا دەبێت و دەنگیشیان بۆ بژارە خراپەکە دەبێت تەنانەت ئەگەر متمانەشیان پێ نەبێت. دکتۆر ئەحمەد، دوا پرسیارم چکە کاتم هێندە نەماوە، ئەمەش پرسیارێکی تری گریمانەیە. ئەگەر ئەمە هەر تەنها ئەگەر شەڕ ڕوو بدا، شەڕەکە ڕاستە خۆ دەبێت لە نێوان ئێران و ئەمریکادا یان دەبێتە شەڕێکی تری لە بری؟
دەشێت بە هەردوو بارەکەدا بێت و فاکتەری زۆر ڕۆڵ دەبینن بەڵام پێشم وانە تاران و واشنگتن بخوازن ئەو شەڕە ڕوو بدات بەڵام کێشەکە لە کاردانەوە و بە هەڵە لێکدانەوە وەک بەرەنجامێکی زۆربوونی فشارەکان دەشێت بڕوات بەرەو هەنگاونان بۆ شەڕێکی لەشکریانە تەنانەت ئەگەر هیچ لایەنێکیشیان نەیانەوێت. دکتۆر ئەحمەد مەجیدیار لە نێوەندی ڕۆژەڵاتی ناوەڕاستەوە لەگەڵ بەرنامەی چاوی واشنگتن بوو. دکتۆر ئەحمەد سپاس دەکەم بۆ بەشداریت. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون.